بەڕوونی دیارە کە مرۆڤ و بەتایبەت لە کوردستانە ئێجگار دوورکەوتنەوەیەکی دوور هەیە لە بینی کتێب و خوێنەرە. یەکێک لە مۆبەڕیرەکان بۆ نەخوێندنەوەی کتێب هاتنی عەلە ئاساس سۆشیاڵ میدیایە و ئێمە پێمان وایە هەر زانیاریەکمان بێ ئێستا لە سەردەمی مۆدێرنا پێویست ناکە ئێمە کتێبێک پەڕەپەڕە هەڵڵینەوە، یعنی ئەگەر بەبیری ئێوە بێت قاموسی جاران حرفەکانی لێ نووسرا بوو کە بۆ وشەیەکە گەڕای ئیتر ئەچوویتە حرفی ئێوە لە ئەیە ئەچوویتە ئەوە، ینی پرۆسەیەکی پێچوو هەتا و حرفە دەدۆزیەوە. ئێستا ڕاستە ڕەنگە لە مۆبایلەکە تا بۆ نمونە ئەو وشەی کاتەوێ لێیت کوردەکەیت پێڵەیە بە پێچەوانەوە زمانەکانی تر. بەڵام ئایا ئەمە بۆ بەهێزکردنی ڕۆشنبیری تاک، بۆ بەهێزکردنی بەرەو پێشچوونی کۆمەڵگا کتێب پارچەوەرەقەکەیە یان ئەم دیوە ئەلکترۆنیە کە ئێمە بۆ دێرێک بگەڕین لێرە بیدۆزینەوە و کتێبەکە وەلانین؟ ئێمە زۆر کار لەگەڵ مامۆسایانە ئەکەوینە گفتوگۆوە. زۆر جار محەمەی خانی ئەڵێڵ من جاری وایە کتێبێکم خوێنێتەوە یەک دێڕم لەم بەرنامەیە پێویست بووە. یخۆ قابی لە محەممەدی خانی ئەقلی پێ نەشکێ بۆ دۆزینەوەی ئەو دێڕە سەرچێ بکات و ئەو دێڕە بدۆزێتەوە و کات لە خۆی نەبا بۆ خوێنەوەی و کتێبە. ئەمانە پرسیاری منیشە بەڕاستی. ئەپرسم لەوەی ئایا سەردەمی کتێب خوێندنەوە ماوە و سوودی ئێستای کتێب خوێندنەوە چییە؟ و ئایا کتێب خوێندنەوە تەنها سەرچاوەیەکی زانیاریە یان باگراوندێکی معریفیش لە ئینسانە دروست دەکات؟ هەڵبەتە پێیەکمان لەناو ئاینی پیرۆزی ئیسلامایە و پێیەکیشمان لەناو دنیا کۆمەڵناسیەکایە. تازەوە بزانم تاقانەیە ئەبڕێتر بەسەرمانە. با لە تاقانەوە دەست پێ بە ئیجازەی مامۆستایان. بە ناوی خۆی گەورە و میهرەبان، باسی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر کتێب خوێندنەوە. زۆر جار هەمومانە بۆڵێنین ئەڵێن سەردەمی نوێوای کردووە کە تاکەکان نەخوێندنەوە، پشت بە AI بەستن، پشت بە زیرەکی دەستگرت بەستن، چونکە زیرەکیە ژیری نیە، ژیری شتێکی ترە، هەنێ جار بە هەڵاوترێ ژیری دەستکرد. ئایا ئیتر سەردەمی کتێب کۆتایی هاتووە، سەردەمی بەدواداچوون و قۆڵبوونەوە وردبوونەوە کات بەسەربردن لەسەر کتێبێکی ئەستوری ئەو نەیا کتێبێکی چەند جڵدی بەسەر هاتووە؟ ئەم گفتوگۆیە بەردەوام ئەکرێ بۆی بزانین کتێب چی لە ئینسانەکە بۆ ئەبێ کتێب خوێنینەوە. بیرەکانی ئینسان ڕێکە خا کتێب. کتێب وا لە ئادەمیزاد دەکا حەز بە مرۆڤبوونی خۆی بکات، چونکە خەریکە بەرهەمی مرۆڤایەتی ئەخوێنێتەوە، چونکە ئەزمموی ئەوانی تر ئەژێتەوە. ئەجا لە سەردەمی تقریبن لە سەدەکانی کۆتاییەوە لە 5 سەدەی دواییەوە کتێب تەنها کتێبێکی پڕ معریفەی قۆڵی پڕزانیاری بەدواداچوو نییە. جۆرێک لە کتێب هاتۆتە ئاراوە لابەلاوەکو هەموو شتەکانی تر پێوترێ کتێبی زەرد، پێوترێ کتێبی بازرگانی. ئەم کتێبانە لە دنیاە بە ژمارەی خەیاڵی بە ملیۆنان چاپیان لێکرێ، خوێنەری خۆیانیان هەیە، ئاڕاستی دیاریکراوی خۆی هەیە کە پیانەوەترێمە بەگشتی پیانەڵین کتێبی زەرد، کتێبی بازرگانی. ئامانج لێی لەم جۆرە کتێبە چییە؟ جوڵاندنی سۆز و هاودڵیە، هیچی تر. دایکانمان قسەیان بۆ کردیان وەڵا کە هەستا هەمووی لە کۆشی کەوتە خوارەوە. ئەم جۆرە کتێبە وایە دوای ئەوەی کە خوێنتەوە هەڵەسی هەمووی لە کۆش دەخێتە خوارەوە، چونکە ڕەهەندێکی قوڵی نەبووە، شتێکی لە ناو تۆیە بەجێ نەهێشتووە. ئەم جۆرە کتێبە لە کۆمەڵگای ئێستایا لە سەردەمی مۆدێرنا لە جیهانە لە برەوایە ئەوەندە زۆرە ئەوەندە سۆرە کە خەیاڵ ناکرێت بۆ نە کتێبێکی وەکو هاری پۆتر، کتێبێکی وەکو پاشای تەخت و تاج، کتێبی وەکو ئەم کتێبانەی کە کراون بە فیلم. اینجا پرسیار لێرە زۆر جار لە ئێمە کرێت لە زانکۆیە نابێت گەنج ئەو کتێبەش بخوێنێتەوە، ئەڵێن بێگومانە بێ بیخوێنێتەوە، بەڵام هەتا هەرسەکارە بۆ سەرگەرمی، چونکە ئەرکی کتێب خوێندنەوە پێدانی معریفەیە و 4 بنەمای زۆر گرنگە. یەکەم خودناسی،
دووهەم بۆ کەسانی وەکو ئێمەکە پێکمان لە ناو دینە خوداناسی، سێهەم گەردون ناسی، چواردەم ئاخرەت ناسی کە بڕوامان بۆ دنیاە. کتێب ئەبێ لەم بوارە زانیاری بابەتەوە وە زانیاریە چوزانم دنیایەکانیش بۆ کەسی مسلمان گرنگە دوای مامۆستایان ئەتوان قسەی لەسەرکەن بۆ نمونە مەلاکانی ئێمە لە حجرەیە کە دەرسیان وتۆتەوە هەموو مامۆستایەکی ئاینی سێ ئەوەندەی من کە مامۆستای ئەدەبیاتم شارەزا بۆ لە وەزن و قافیا لە عروزا لە بەلاغەیە لە منطقا لە لۆجیکە بۆیە مەلایەکی ئەوسا قسەیەکی هەڵە ناکات قسەیە ناکات لەسەر دینەکەی لەسەر کەسێتی خۆی لەسەر کۆمەلگاکەی بکەوێت بۆ چونکە لۆجیکی خوێندووە بە منطق ئەتوانێت جواباتەوە لە کاتێکا ڕەنگە ئیشی ئەو بەو شێوە ڕاستە و خۆیە منطق نەبێ بەڵام بۆ تەفسیر و تەحلیل و بۆ تێڕامان لە دەقی قورئان ئەبێ منطقی هەبێ ئەبێ بتوانێت بەراوردی فەرموودە و دەقە قورئانەکان کە کەسێکی وەکو عەلاءالدینی سەجادی کە مامۆسای ئاینیە هەموو نوکتەکانی کوردستان لە ڕشتەی مرواریا ئەنووسێتەوە مامۆسایەکی ئاینیشە بەڵام زانیاری لەسەر بوارە کۆمەڵایەتێکە هەیە کەسێکی وەکو مەلای گەورەی کۆیە ئاگای لە ڕۆشنبیری کۆمەلگاکەتی ڕەهندێکی زۆر گرنگی کۆمەڵایەتی خەڵک ئەناسێ کەسێکی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس ئاگای لە مێژووە لە جوغرافیایە لە دوانزە زانستەکەیە ئەنجا توانیوێتی چوزانم شیکردنەوە بۆ دیوانی شاعیرەکانمان بکە لەبەر ئەوە ئەگەر کەسێک بیەوێ ڕۆشنبیر بێ بیەوێ قسە بکە ئەبێ زانیاریەکانی لە ئاستی ئاسۆییا و لە ئاستی ستونیشا بەقەوەتکە لە ئاستی ئاسۆییا منە بێت لەبەر ئەوەی مامۆستای ئەدەبیاتم ئەبێ شتێک لە شەریعە بزانم شتێک لە مێژوو بزانم ئاگام لە مێژووی کورد بۆی بزانم دیسان من چیم لێ هێتەوە هەموو ڕۆژێ دیسان ئەنفا لە کرێمەوە گەر مێژوم نەخوێن دەبێتەوە شوێن سۆزی ئەو خەڵکاکەوم ئەبێ ئاگام لە ئەدەبیاتی نوێ بێ ئەدەبیاتی چەپ بێ ئەدەبیاتی ڕاست بێ ئەنجا بوێری ئەوەم هەیە دەدەق لە بەرنامەکەی جەناب تا قسە بکەم و خەڵک دوایی وا ئەزانێ ئێمە بریتین لەم یەک دقەیە قسەیەکی مامۆستا جاسم قسەیەکی جەنابی خەزنەدار ئەهێنن ئەڵێن سێری کە ئاهاچی وت ئەو بریتی نییە لەم قسەیە تۆ دقەیەکت وەرگرتووە ئەو بریتە لە کتێبەکانی بریتە لە کۆی سیمینارەکانی کۆی خوتبەکانی کۆی وتارەکانی لە ئاخریە ئەو دقەیەشی هەیە ئێمە دیدگامان زۆر کورت بینە چونکە کتێب ناخوێنینەوە پێمان وایە بە یەک دقە ئەتوانین زانیاری وەرگین و ڕاستیشە زانیاری وەرەگرین بە زانست وەرناگرین وەرگرتنی زانست و وەرگرتنی زانیاری دووشتی ترن یعنی زانست ئەوەیە ئەزمون کراوە بەرهەم هاتووە بە درێژایی کات لێ کۆڵینەوەی لەسەر کراوە بڵێ لە بیر ناکرێت معریفەی قوڵە سەلمێنراوە زانیاری شتێکی هاکەزایی ئاساییە ڕۆژانە خەبەر بە یەکەی ئایا ئەزانی مەسەلەن شووتێک لێ نووسراوە سوبحان الله تۆ ئەگەر علمت خوێندبێت تۆ ئەگەر کەلامت خوێندبێ ئەزانی خوا زۆر زۆر لەوە گەورەترە لەسەر شووتێک نایبێ من پێی متەئەسیر بم من متەئەسیرە بم بە چوزانم علمی قوڵی خوا بە ئیرادەی خوا بە زانست و صفەتی خوا متەئەسیرە بن ئەم لە سەردەمی ئێستا ئێمەوەمان لێ کردووە ڕەواج ئەین بە کتێبە زەردەکان دیقەتت دابێ زۆربەی خوێندنگە ناحکمەکان ئەڵێ ئێمە مناڵەکانمان خوێنەوارن کەسێرەکەی ئەڵێ چیە خوێنیتەوە هەموو ئەو کتێبە تیجاری زەردانە من حەز ناکەم ناوی هەنێکی ئەم شەو کچێکە مرێ ئەم شەو ئەوە یا ئەو بە زۆر بەمە بەس دەستگادانراوە کتێبی تیجاری فارسی و تورکی بە هەزاران هاتوۆتە ناو کۆمەڵگای ئێمە هەندێک جار ینی قسەیەکە ئێستەکەی ئەو کتێبانش وەکو پەڕێکی سوۆشیال میدیاوان چونکە هەندێک پەڕی سوۆشیال میدیا بەویستی خەڵکە ڕوابەڕێەوە و دنیا پۆلیستی کە ئێستا هەمومان بە جۆرێک لە جۆرەکان نەقدمانەیە لەسەری ئەو کتێبانە شەستەکە بۆ نمونە ڕێژەی پەیوەندی خۆشەویستیە نازانم خەڵک نهێنی سەرکەوتە بەڵێ مەسەڵەن شەو ڕۆژێکە بی بە مامۆستا قوت بە نازانم ئەم دەخاڵەت جێبەجێ بکە نازانم واو لێ یعنی هەستەکەیت ئەمەش پەڕەکانی سوۆشیال میدیایە ئەمە ڕەهندێکی بازرگانیە و برەودانە بە گەشەپێدانی مرۆی ئەمە کێشەمان لەگەڵ گەشەپێدانی مرۆی نییە بەڵام ئەزانین زانستی قوڵ و پەروەردەکردن و تێڕامان و تێفکرین نییە بۆ ئەوی تۆ بتانی پسپۆربی لە بوارەکەی خۆتا ئەبێ هەموو مەسەلەن بڕوانە من هەردوو بڕوانامەکەم لەسەر ئەدەبیاتە ئەمە لە ئاستی عەمودیا ڕۆچوومەتە وردەکاری ئەدەبیاتەوە بەڵام ناکرێ من ئاگام لە مێژوو نەبێت باشە دکتۆر بۆ پێیەکیش نەکەینە ناو ئەو گەشە پێدانی مرۆیەوە یعنی بەستێ ئاسایە بخوێنرێتەوە نەک ئاساییە بخوێنرێتەوە مەبەستەکەی من ئەوەیە ئەمێ بپرسم با هەر یەک نمونە بێنەوە من نازانم بەخوا ناوی کتێبەکەم لە ناوی کەس نابین بەڵام گریمان ئەم کتێبێک هەیە سەرنجڕاکێشە تایتڵەکەی دکتۆر مەسەڵەن نووسراوە دەخاڵ کات بۆ ئایندە تۆ سەرکەوتوبی ئەم دەخاڵەوتیانە بێ سەرکەوتونی بۆ نمونە خاڵی یەکەم هاتۆ شکڵیاتی سەرکەوتنیەکە بۆ شەرحەکە تۆ گەر وابی
ئایا کتێبێکی دەخاڵی ئەگەر پاشخانێکی معریفی لەگەڵانە بێ تۆ توانێ سەرخە نەخێر ئەفو تا هەندێک تایتلیانەیە لە ژیانە من عرض دەکەم گەشە پێدانی مرۆیی چی ئەکات زانست و زانیاری لە زانستە ڕەسەنەکان وەرئەگرێ بانایی بنێنین ئەدزێ بە بازاڕی پێتە فرۆشێتەوە نسخەی سینی معلوماتە بۆ نمونە شتێکی لە تەسەوف هێناوە بێتێکی مەولانا ئەهێنێ دوای ئەوەی سواندوێتی کراوە بە ئینگلیزی وەزن و قافیەی نەماوە معنای نەماوە ڕۆژە لەگەڵ برادێکە یەک سعات مناقەشەمان بوو وتی یعنی چی مەولاناڵێ حقیقت ئاوێنەیە کە بەدەست خەڵکەکە وتم بابێگیان تۆ بێ هەموو مەسنەوەی معنەی بخوێنی تابزانی مەولانای ڕۆمی ئەو بەیتەی لەکواوتووە ئەنجا مجموعەیەکی تر مۆزوعی یۆگایان هێناوە یۆگا خۆی شتێکی جددیە هەم وەکو زانستی ڕۆحی هاتووە بەشێکی لەوە وەرگرتووە وەرزشەکە لە زانستی پزیشکی تۆزێکی وەرگرتووە نەختێک شتی وەرگرتووە و ساختەی دروست کردووە لە دەروون ناسی تۆ لە ڕووی دەرونیە واد لێهێ ئەو کەسەشی کە کتێبی قۆڵی نەخوێندوتەوە بۆ بڕواکە حتا بۆ دیمەنی دراما بۆ فیلم بۆ شانۆ تۆ بێ سەلیقەت پەروەردەکرێ کەسێک عزیز نەسینی خوێند بێتەوە ناتوانێت بە کارکتەرێک پێ بکەنێ کە بە چەپکی سمێڵ و ڕیشەوە عبایەکە یا بەسەریا تەقلیدی ژنەکە من ناتوانم بەمە پێ بکەنم چونکە تەنزی جدیم خوێندوتەوە من دۆنکی شۆتم خوێندوتەوە من عزیز نەسینم خوێندوتەوە من ئەدەبیاتی جیهانیم خوێندوتەوە منی نەوعی نەک بشرا ناتوانم بەم نوع پێ بکەنم ئەگەر من کتێبم خوێند بێتەوە شعری جوانم دیبێ من ڕەفیق سابیر و لەتیف هەڵمەت و شێرکۆ بێکەس و لە جیهانا نیرۆدا و لۆرکا و فڵانم خوێند بێتەوە ناتوانم گوێ لە شعرێ بگرم کەشتی هەلق و مەلق و شتی هەرزە و ئەمە ئەڵێ بەڵام ئەوی تر کە کتێب ناخوێنێتەوە ئەم زانیارانە زانیارێکی بەبریقەیە ڕووکەشەکەی جوانەوەکو جەناب تەفەرمووی ناونیشانێکی جوانی هەیە بەرگێکی جوانی بۆ کراوە سپۆنسەرێکی زۆر گەورەی میدیایی هەیە بێگومان فرۆشی ئەبێ بەڵام ئایا کە هەسا هەمووی لێکەوتە خوارەوە یاننا کاک دەروون جوانترین شت لە کتێب خوێندنەوەیە کە من حەزەکەم بە گەنجانی بڵێم گەنجان گوێمان لێگرن ئەلحەمدوللا چێژی وەرگرتن و زانینە هیچ چێژێک لە دنیاە بەقەر ئەوە نیە کە بۆ یەکەمین جار کتێبێک ئەخوێنیتەوە شتۆی لە نەزانیەکەەوە خستۆتە بارێکی تر من بۆ دکتۆر خەزنەوی کە ئەم ڕۆژانە کەمێک بێتاقەتە لە بەر ئەمبار و دۆخە هەر شەو بیرم لەوە کردەوە ئەزمموی خۆمی بۆ باسکەم من یەکەمین جار کەمەلای جەزیریم خوێندەوە بە کتێب بە شەرح و ڕاوەی هەژارم و کریانەوە بڕوا بکە کەوتمە دۆخێکەوە هەر ئەموو خوایە بۆچی من پێشتر ئەمەم نەدیوە ئەمە چییە ئەم معلوماتە بشرای پێش ناسینی مەلای جززیری زۆر جیاوازە لە بشتای دوای مەلای جززیری بیتێکی شەو بۆ کاک دکتۆر دانا دل یەکە دێ عاشق یەک بت عاشقی یەک یار بەس قبلە دێ یەک بت قلوبان دلبەرێک دلدار بەس من دباغێ گول فرۆشاندی عەجەب ڕسمەک غەریب خار تەبعان گول بەدەستن گول پەرستان خار بەس بۆ خۆ من هزار جار ئەمەم بیستووە کە ئەوترێ مەسەلەن ئەوانەی کە تەبیعەتیان ئەڵێ دڕکە و تەبیعەتیان ناخۆشە خوا هەچی گوڵایەتی بەوان من ئەمە بە قسە بیستومە بەس بەم ڕتم و بەو چوارچێ و خستنە ناو ئەدەبیاتی تەسەوفا کە ئەڵێ خوا هەموو زۆربەی ئەندامەکانی جەستەی دوو دروست کردو خوا دڵی بە یەک دروست کردووە خوا خۆشی یەکە کەواتە ئەبێ یار یەک بێ عەشق یەک بێ بۆ هەموو دڵداران یەک دڵدار بەسە کە لێرەیە دڵدارەکەی ئێمە خوایە بڕوا بکە بشرای دوای ئەم بیتە شتێکی ترە بشرای دوای خوێندنەوەی کۆمەڵێک کتێبی گەورە کۆمەڵێک کەفسەر شتێکی ترە دکتۆر ئەگەر ئەم بیتەی کە مەلای جززیری کە باسی کرد ئەگەر ئەمە لە مۆبایلێکە ئەم تۆزە بخوێنیتەوە بەڵێ ئەگەر ئەو پاشخانە مەعریفیە و نەبێ ئەو تێگەیشتن و ئەو گۆڕانکاریەوە تیا دروستەکە ڕەنگە هەنێ جار هەمان ئەو چێژت ئەیاتێ چونکە ئێمە هەر ئەو دووبێتی کە مامۆستا جاسم ئەی فەرمێ کە دکتۆرخانی ئەی فەرمێ لە تەکرێ و ئەهێنرێتەوە و گەنج چێژی لێگرێ بەڵام ئەو مەعریفەیە هەر چێژە قەسدی ئێمە لە خوێندنەوە تەنها چێژ نییە معریفە و بنیادنان و پەروەردەکردنە جاری وایە لە ڕواڵە تا جوانە بەڵام من ئەو بیتەم لە غەزەلێکی دوور و درێژ هێناوە کە متەئەسیرە بە ئیبن عەرەبی کە باسی وەحدەت الوجودەکە باسی کۆمەڵی چەمکی ترەکە من هەموو ئەمانە لەگەڵ خۆمە بۆیە ئەتوانم بەم جۆش و خڕۆشەوە باسی کەم تەنها بریتی نییە لە بیتێکی سادەی ڕووکەش بڵێم ئەڵڵا کە جوانە ئەو معریفەیە تۆزێک هیلاکبوونی ئەوێ کارسەربوونی ئەوێ مەسەلەن ئێمە زۆر بەمان هەستی کوردایەتیمان بە قەوە
دێتەوە تا لە کاتی کارەساتەکانە پرۆفایلەکەمانەکەین بە ئاڵای کوردستان لە کاتی تەنها ڕۆژی زمانی دایکا باسی زمانی کوردی ئەەکەین بەڵام من بە خوێندکارەکانم ئەڵێم ئەگەر ئێوە ئەتانەوێ بە قوڵی بزانن ئێمە هەموو جارێک نەتەوەی کورد زمانمان فەوتاوە و هەموو جارێ ویستمانە زمانمان لە ناو بن نیان توانیوە بڕۆ کتێبی داگیرکردنی تاریکی بەختیار عەلی بخوێنەرەوە بزانە نەتەوەکانی تر چۆن تاکی خۆیان بنیا دەنێ زمانی خۆیان خۆش بێ و چۆن لە چواردەورا زمانی کوردی ئەسڕێتەوە تەنها بە گۆڕینی ئاڵای پرۆفایلەکەت نابێت ئەبێت تۆ ئاگاد لێبێ من دڵنیام کەم تەلەبە هەبێ تااقەتی هەبێ 550 لاپەڕە 600 لاپەڕە ڕۆمانێکی داگیرکردنی تاریکی بەختیار عەلی بخوێنێتەوە الحەمدوللا گرنگە پرۆفایل گۆڕین بەڵام پەروەردە نابێ پێی من ئەمەوێت تاکێ پەروەردەکەم سبینێک کە بشرانەما هزار بشرایترم خست بێتەوە خەمی زمان و ئەدەب و کولتور و دین و معریفە و ئەمەی هەبێ بەڵام ڕسمەکە ئەم خەمە ناکە ئەم ڕسمە وروژانێکی کاتی دەستە جەمعیە سبینێ بۆ نەورۆزیش ئەواکە سبینێ بۆ چوزانم جەژنی قوربان ئەواکە لە جەژنی تەماتە لە جەژنی بارانە لە جەژنی هەموو شتێ ئەماکە بەڵام نا من ئەمەوێ کۆمەلگاکەم ڕۆشن بیر بێ ئاگای لە مێژوو بێ کەسێک ئاگای لە مێژوو بێت نایڵێ زەربە لە نەتەوەکەی بدرێ ئاگاتان لێ مەسەرەن من کێشەیەکمان هەیە هەر شەو کە بەرنامەکەم ئەمەم حازرە کرد بیرم لەوا کردەوە کورد سیاسەتی کولتوری نییە ئێمە سیاسەتی سرفمان هەیە سیاسەتی پەتیمان هەیە لە هەموو دنیاە سیاست هەیە بەرنامە نووسراوەتەوە ئەمە کولتوری تۆیە هێڵە سوورەکانی تۆی ئەبێ پارێزرێ ئەبێ یاسا پشگیریکە پێیجە سێبەرەکان بۆ نمونە ڤیددیوەکە کار لەسەر ناشرینەکانی مەلیک مەحموود ئەزانی مەلیک مەحموود چی کرد بۆستا زمانت مار پێوی بە مەلیک مەحموود سمبولی منە تۆ چۆن قسەی لەسەر ئەەکەی نازانم فلان شتی شێخ سەعیدی پیران ئەزانی شێخ سەعیدی پیران ئەو پیاوە نەبوو نەخێر ئەو پیاوە بوو ئەو لاتریش ئەمانە ئەبێت یاسا هەبێت نێڵێ سوکایەتی بە سمبولەکانمانکە بە ڕەمزەکانمانکە مەسەنەن هەنێک کەس فێر بوون مەحوی ئەو سۆفیە گەورەژ نەبوو نازام چی سوڵتانی مەحوی سوڵتانی عوسمانی چی کرد و چی کرد ئەی مەگەر تۆی سەمە عاشخۆری فلان حیزب نیت نابێ بیڵین سیاسەتی کولتوری تێک پشکێنرێ ئەبێ یاسای بۆ دانرێ بۆ نمونە هەموو ئێران هاتنە سەرخەت لەبەر ئەوەی خانمێک گاڵتەی بەبێ تێکی فیردەوسی کرد ئمە ڕۆژانە هزار گاڵتە بەنالی و بە مەحوی و بە سالمەکرێ درا بە مەحکەمە 6 مانگ دەرکەوتنی لێ قەدەغەکرا لەلایەن حیزبی لەلایەن دەسەڵاتی شۆنا بابزانی خەڵکە ڕۆشن بیر و فەرهەنگەکە دەستیان خستە دەستیەک وتیان ئێمە فیردەوسی سمبولی ئێمەیە کەس بووی نییە سوکایەتی پێ بکە بەڵام ئێمە خۆمان پەیجی سێبەر دروستەکەن یەک بەیەک لە کەسێتەکانمانەیە لە سمبولەکانمانەیە لە مێژوو شارەیە بۆ نمونە پیج هەیە بەڕاستی لە مێژووی شاری سلێمانیە شاری سلێمانی هیچ نییە دوێنێ دروستکراوە هەیە لە هەولێرەیە هەیە لە ڕۆژئاوایە هەیە لە باکوورە ئەگەر خوێندنەوەی قوڵ هەبێ بزانم من ئەتوانم ئۆتۆماتیکی ئەم شتانە دروست بزانم من ئەتوانم بە خەیاڵیش گاڵتە بە وشەیەکی کوردی بکەم من بڕوا بکە لادەیە کوێرە بێتەوە ئەڵێ کەسیتیان ناژی من ئێشم پێگا چونکە بەشێکە لە کولتوری هزار ساڵی من بۆم هەستم بۆ دروست بووە لەبەرەوەی ڕەنگە بڵێم سێ ئەوەی باڵای خۆم کتێبم لەسەر مێژوو شوێنەوار کولتور دین ئەمە خوێندوتەوە ئەم هەستەی بۆ من دروست کردووە ئەنجا جاری وا هەیە ڕەنگە نەتوانی هەموو کەسێ مەجبورکەی بە کتێب خوێندنەوە لەگەڵتام پۆدکاستێکی ڕێک و پێک بەڵام بە شەرتێک کەسەکان خۆیان دەروون دروست بن ئەتوانێت جێی کتێبێکی باش بگرێتەوە فیلمێکی هوەری باش کە کولتور و کە مێژووت کە دینت بۆ ئەگەڕێتەوە ئەتوانێت ڕێنمایی کردبێ شعرێکی باش ئەتوانێت ئەمەکە بەڵام کێ دیاری ئەکە ئەمەشتە باشەکەی یاننا چونکە ئەنواع گۆرانیمان هەیە ئەنواع فیلممان هەیە هەریچە لەو کتێبانی کە تۆ باسیەکەی کە ڕەنگە ئێسا پرفرۆشترین بێ کە ئێستا ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئەو قسانە لە ئێمە وەرنەگرێت ئەو باگراوندە قوڵەی نییە ئەو پوا تێگەیشتووە بەم دەخاڵە ژیانیە گۆڕێت کاک دەروون لە ناو ڕۆمانی کوردیە ڕۆمانی بازرگانی کوردیمان هەیە گاڵتە بە کەسایەتێک گەورەکانی سمبولەکە من حەز ناکەم ناوبم بۆی ڕۆمانەکە نەبێ بە پرفرۆژەوەیتر گاڵتە بە یەکێ لە سمبولەکانی کولتوری کوردیەکە کە ڕۆڵی هەبووە لە سلێمانی کە ڕۆڵی هەبووە لە گەورەکردنی سلێمانی دوای ناوەکە بەجێ بۆ هەر ئەیکەین بە سوکە چاڵنجە گەگەر تۆ نەسیحەتی من بکەی کە تازە دەسەکەم بە خوێندنەوە یان چوزانم لەم تەمەنە ئەگەر سێ کتێبم بۆ پێشنیارکەی بۆی کە ئێمە ڕێکلامی زۆر شتەکەین بۆچی ڕێکلامی ئەمە نەکەین بۆچی لە بوشتا کەس نەزانیەوە چاڵنج نەکرین مەسەلەن سێ کتێبم پێ بڵێن ناوی سێ کتێبم پێ بڵێ کە من دکتۆر بە تۆ شەڵێم مامۆسا بە تۆ شەڵێم خەزنەوی بە تۆ شەڵێم
باشە بە تۆ شەڵم بەخوا ڕەنگە لە هەر بوارێکا جیاواز بێت لە هزار بوارە مەسەلەن من باش. مامۆستای ئەدەبیاتم ئەتوانم لە ڕۆمانە جیابێت لە چیرۆکا جیابێت بەڵام لە بەروی بەرنامەکەی ئێمە بۆ ڕەمەزانە و تەوەرێکی دینیە و ئەمانەوێ عەقیدەیەکی ئاسایی سالمی میانە ڕەوی دوور لە توونڕەوی بین بە تاکەکانمان و کەسێک بێ دین بە شێوە پاکە جوانە ڕۆحەکەی وەرگێ بە هیچ ئاراستەیەکانە بە من پێشنیاری سێ کتێبی ئاینیەکەم وێڕای قورآن کە کتێبی هەمومانە و سەرچاوی معریفەیە کەسێک کە بێوێ زانیاری وەرگێ لە قورآن و عەرەبی نەزانێ پێشنیاری تەفسیری نامی بۆ کە مەلا عەبدولکەریم مودەڕیس یەکێکە لە باشترین تەفسیرەکانی ئێمە کە من خۆم گەلێک لی سوودمەند بووم کتێبی دووهەمم کیمیای سەعادەتە کیمیای سەعادەت بە کیمیای بەختەوەری تەفسیری نامیم خوێنەوە من ئەوان بەڵام با بۆ بینە بەڵێ دووهەمیان کیمیای سەعادەت کە بە کیمیای بەختەوەری وەرگێڕاوە هی مامی غەزالیە خۆشبەختانە مامۆستا فەخرەدین ئامێدیان لە ڕۆژهەڵاتەوە مامۆسای ئەزیزمان وەریگێڕاوە بە کوردیەکی ئەوەنە شیرین و پەتی بەڵام هەندێک کەس ڕەنگە پێویستی بە فەرهەنگ بێت چونکە کوردیەکەی زۆر کوردیەکی جوانە سێ هەمیان تەسکرەت الئەولیای عەتاری نیشابوری بە یادی یارانی خوا وەرگێڕاوە ژیان نامەی ئەو پیاوچاکانەیە کە جوامێری و فتووەت و ئەخلاقیان هەبوو توانیان دین جوان بکەن ئەویش تەرجەمە کراوە برایەکمان بەناوی کاکە نیازمەستی وەریگێڕاوە ئەم سیانە بۆیە وت چونکە هەرسێکی بە کوردی هەیە هیچ بیانوێک نییە بۆ نەخوێندنەوەی دەستخۆش دکتۆر پەلەمەکە لە دەست و ئاین پەلێکی نە ئاخر سەیری یەکتریەکەین دکتۆر یەکسەر قسەمان بۆیە بەس ئەڵێم بانەوە کا قسەکە بێت و ئەوە نەبێت ئاوەکە شەبخۆ پەرداخەکەی تۆیایەتە ئەم لایەتە ئەو لا نازانم چیڵی لەباری ئەم شەپۆلەی کە ڕەنگەم بابەتە تۆزێک پێی لە ناو ئاینانە بێت بەڵام چی بەو شەپۆلە ئەڵی کە خوێندنەوە زۆر بێ ئەرزش کراوە بەڕاستی ینی بە هەمومان مۆبەڕیرمان هەیە کە تااقەتمان نییە کاتمان نییە ئەوەمان نییە زانیاریە لە مۆبایلەوە یەکرین جەرا بچێڵی بەداخەوە ئەو کێشە کێشێکی کورد و کوردستانی تەنەیە ئەوە ئەمڕۆ کێشێکی جیهانیە حتى قالك جارا كاتي قوما بحث دكن مدبل أوروبا مثلا ملت دخويني كاتي قوما دبان زدكن شو دخوينن ما يزدكن أغلب يخور روايات دخوينن نتشتكي زانستي دخوينن راس تبلو قو مروفي مسلمان جيتي خوستن راستي قو بهتر مروفكي خوندكا وخوندوار بي يعني يكمين أمري خدي تعالى لسر بيخنبر عليه الصلاة والسلام نلمش بك نروجي بك نا الزكاة بك نحج بك يكم أمري وحي بو بيخنبري من محمد عليه الصلاة والسلام خوندنا اقرأ باسم ربك الذي خلق ليه بداخوا أمتا اقرأ هاي وجوي مسألة اقرأ نينا وهاي مسألة خوندنا نينا نقطكي جو زور جرينجا من حصدكم أو إشارات بكم من تجاوزي أو آخفتني دكتور بشران ناكم ده موضوعي قيمته هيك بيوستي خوندني كتاب لكن احتمالا نازن يعني هن كستي بيجهن باعتبار نقطة كده وكاتيجو أو شعر جواني ملاي جزيري خوند سؤالك كر بوام تشيبو استجو أجر أو شعرات موبايل ده بخوين من ظندكم أجر هن تنجهن يعني شاش بفهمكن وكأنه مديجي موبايلن ايبادن كمبيوترن او غلط نجه يعني او نعمتك يزور جوريا حسان كاريه خستي جياني انسان ده راحت جيهان وكو جيهان اگر مقارنيكي بكتير من تم موبايل زور خدمتك انسان دكي حتى وكتاب جي يعني أظن دكم دكتورة بشرى وقت بحث دكي ونصيحات المدكي والشيرات المدكي وهواري مجي دكي بهرن كتاب بخوينن أظنكم مقصدي أو هذا كتابي كاغز بخوينن إهاتية جاركرن أو كتاب سر أيباتي باحتماله بس من معرفة كيما بالضبط يعني بخاطر أو نقطة ني شاش فهم كرن ولو موضوعي ورق كاغز وكتاب ذوقك يخوي تايبتها يجم كسك يخون دكار كاك دكتور ما بس ليك شد بون من ما غزلك جنجك بس أو شهر بيت لا بيجي كابينة كوي كتابك بلا بس مقصد من متخصص دكم او موضوعات بالروض يعني براتي نجهن والله ما تجي موبايل وهرن كتاب هلكس هيا ذوقي كتاب هيا راستا قرتني كتاب دست ذوقك خوي جدا هيا لي اوان نايوي معني خوندني كتاب د موبايل داد ايباد داد كمبيوتر داد نعيني تشتا او تمام ما مصاد جاسن بتنيش مانيو بروفيشنال ترين تابلتي بي ايوه والله هر بوزيشي ليها بس همو مانا ليكم روجو هيني او ايبا ساد ديواني نالي
علی خستۆتە سەر و ليه من ملاحظات دكم يعني يك نقطة سيداي جاسم يعني أو احتمال أو نقطة بيوستا من بحث بكم باعتبار باباتشي أو باشا. من جارنا تشنازن بكردي شوا بيجم من استرقاقي نظر دكم جار هي من والد والله باشا منيش دكم. متي لي تشاو منیش دكي. ئاگام لێ ئێستا من پاسۆردەکەی زانم يعني لا أو موضوع أكيد بەخوا يعني من ئێزانم بەخوا من ئێزانم حرام بێ حەڵال بێ لي نقطة سيدا لي نقطة بيوستي من حزدكم أو نقطة بيجم جار هي سيداي جاسم حزدكي معلومك التأكيد بك من بالضبط أو يعني. نقطة جرينجا سيداي جاسم ناتشل جوجل ناخي سيداي جاسم من دهني خدمة شي مكتبي شاملة دقري كاتي قلت شي مكتبي شاملة مقصد شي كتاب دقري بلا ڕاست أو نقطة يقول من حزدكم إشارات بكم وظنتكم بلى. دكتورة بشرى أو بلى. إشارات راس. أو نقطة كر راس. سوشيال ميديا مواقع انترنت ايقو ما نافلي دي كلمة بيجن كمبيوتر ودو موبايل زانستك عالمك درناخي مو بغبغاء درس دكي بلا او بغبغاء قالك جارة هي معلومة غلط به واما كشي قالك يمظن وردك انت ما يزابك دشيش بو معلومك هصان الذكاء الصناعي دخي واثباتي بوغو ذكاء صناعي الجوري دليتات بيجي اوار راسته والجوري دليتا بيجي راسته استا بيجي كردستان دولتك هي بقى استا دو كردستان دولتك هي تبيجي والله كردستان نينا يبي هر كتابك كردستان ضليتو رازيك دليت رازي يعني فوقالك كس هنا تجارتي او معلوماتي قطبري دي كان جبرويكي كاتيجو الدكتور بشرى ومهر لقال او قصة وينه وما مستيزان قوية يعني او خبرتي او نقطة دهيا ما بيشتفاني او نقطة كاتيجو بو من وبو طلبة حمي وبو هر مروفك يجي دس نشان دكي وديار دكي هر كتاب بخوينا جبرجو كتاب مفكرك درس دكي كتاب رامندارك درس دكي كتاب تفير دكي أصولي معرفة كتاب تفير دكي شون قالك جارال داخوازي معلومية عجلة ما تكن بوم بيجا حلال حرامة كتاب تفير دكي تشاوا بو حلال تشاوا بو حرام بو خاطري تجياني خدا استفادة أو نقطة بكيش برويك بيوستا راستي ما بيشتفاني أو نقطة بن وبو ملت بيجن فجرن كتاب بخوينن كتاب معلوماتي الراستي دي كتابة نبرنجكي هصان هات يكرن استاتبو من بيجن مقالكي لسر بابتك بني بسينا خلال 5 دقائق 10 دقائق من معلومات سريع بوتدني بسينم يعني ينجي من آلي كاري ذكاء اصطناعي دو خوازم وسراس دكم 5 دقائق 10 دقائق من مقالتك بوتدرس دكم لكتاب كتابك بحثية جهد مروفك تيديا خهدانا مروفك تيديا احتمال هيا او كتابة حتى جهشت يتشاب خاني يعني چندين صال درباس بوا او بياوات شوا چندين مرجع خواندنا حتى هندين سطرك درخي بو معلومكي راستو درس درخي جبروي يكيجي بيويستا مروفل او نقطة يعني اقادار بي اقرت بتخوازي تفيري زانستيكي راستقي نبي كتابة يا جو تفيردك نأو معلومي سريعي عجلة لسر أو نقطة ليد همان وقت دجي راستي من ناتوان بس نيشان بكم بيجم خلق فلان كتاب وفلان كتاب جبر قدواري زانستية دا قرك مروف هر اوبن دور بي يعني درجة بكيري سيك تبقى خود سود ليبيني متوانم وي بيجم منا دارك يبا بربال هر جهل تبدي لمنا وي داريجي قايم با قوتج كوكاتا نراكي لحتاجو أو باتش كوكاتا نراكي دفيت كتاب باش خوندبن حتى تمروبكي خدان أساسي حتى استاش بيقومان ليه از دست نشانی قرآن ناكم واعتقدكم كاك بشراجي القلب منا خشكا بشراجي القلب منا او نقطة دا ولو ونا كتاب القرآن كتابك نورمال قوما دست نشان بك جملت ربيجن او كتابك قالك بي خوندن او جياني ميا او دستوري حياتي ميا قرآن كتابك قو بي اقتراح كرن اللي اقر من مجبور من برسف بدم تفسيره ما مستي مي هي ما مستي مي هري قورا ما مستي عبد الكريم مدرس توش همان يقومان باش نوسي وهذه بزام تشي نوسي با منيش يعني جختي لسر باش دكتور كوتوني تا لام هرني من ايه باش ما مصاغزني فرميوتي كاتي من بوان براكاتي من بو. باش خصوصا تسر ديواني لاني وما بس تشي والله ما بس ما بو بيشان ام بابتي تابلت شنجارك باسي كي بلان بلا وباسي بكم او دو جارا دكتور او دو جارا لي باسوردي ازانم بوغهرة سيدة بوغهرة لا
هەر ئاوایەتی لە شتێکە ئەدی وەری ئەوە جەماعەت شاید بن ئەگەر پاسوەردی زانی دیارێکی زۆر گەورەت بۆکە چونکە من کەسێکم پاسوەردم ئاڵۆسترین پاسوەردە بۆ یعنی زەلامێکی ئەوە سادە نیم بە سەیری دەست هەر سەیری دەستم کە دەجار لێدەم ناتوانانی فەرم ئەوە قفڵی یەکەم بیکەرۆ گەورەترین دیاری باشە کاکە قوفڵی ناکەم نایکە دوجار بڵی پاسوەرد دەزانم ئەوە بۆ من ئەو کەسانەی من بە کەسێکی گرنگی دەربە ئەلکترۆنیە زانن ئەڵێن یعنی بە یەکجار چەند جارە بابەتەکە شۆخیە وەلێ با یەک چ دێژم یەکی وەکو مامۆسا غەزنەوی یا کەسانێکە غەزنەوەی جەناب دادەبشراک کەسانێکە پرسی خەڵک تێتە لایەن و ئەچواتە ناوی شاشە و موبایلیان نابێ پاسوردێکی لاوازیان بێ چون موبایلەکان لێداکەوێ ڕازی خەڵکە وەڵام من ئێستا خەڵک پێ مەڵێ پاسوەردەکە بۆنە یەک دنیای ئەڵێن بەخوا لەبەر خۆم نییە ینی لەبەر ئەوەیە چیرۆکی خەڵکی تایە وەلێ ئەبێ پاسوردەکەتان وەلای چەند کەسێکی چۆوێ چون گاز خۆ نەبووی پێویستە من چەند کەسێک پاسوردەکە مەزانێ هەر لە خێزانم بیگرە تا مناڵەکان و تا دۆستەکانی شاخیچ بابینە سەر کتێب طبعا من دیدێکی تازم بۆ دروست بوو لە دوای هاتنی تابلێت پێشتر کتێبم زۆر گرگیم دا و کتێبانی کە هەم بەدەستم هێناوە لەبەرەوەی زۆر بە فەقیری هێناومە زۆربەی مسنساخ کردووە سنساخی احتیاری زۆربەی کتێبەکان کاتێک کە جیابوومەوە ماڵم دروست کردوانە لەبەرەوە شوێنی کتێبم نەبوو چەند جارێک باران چۆتە سەر کتێبەکانم چەند جار شیوەنم بۆیان داناوە چکە زۆر بە عزیێت کۆیانم کرد بەر حاڵ خی گەورم هێرەبانەمەی نردووە تابلێت من ئەمە بەس ئەم کتێبانی کە بینن ئەمە دیوانی نایی لە سەرەتی 36,701 مجلدی سە کتێب لەناو ئەمەیە بە PDF یعنی هەر بەم شێوازە ئەگەر کامیرەکە و کاریمان بکە پیشان بەڵێ شتێکە هەموو کەسەی زانێەوە یعنی ئەگەر مەسەلەن بۆ منە چاوم ئەگەر لاواز بێ لە خوێندنەوە عینەکە ڕێک بۆ خۆت ئەوە گەوری کەرە ینی هەرچی کەلێنی بینی ئەمە یارمەتیدەرێکی زۆر باشە بەنسبەت بابەتەکە بابینەوە ساتۆمە مەکتەبەکەتە ئەمە بەردەوامیش پێمەنجا ئەوە یەکێک لە کتێبخانەکەمە کە PDF ئەنج بێژگە مەکتەبە شامیلە دوو جۆر مەکتەبە شامیلەی جیاوازمەیە بۆ گەڕان و بەدواداگەڕان سەر ڕایەوە ئای و وەسائلی ئینتەرنێت و ئەوانە هەموو شتەکان یعنی ئەمە هەموو بڕۆم بۆ هەرکوێ جارانە چوون بۆ شوێنان علاگەیەک مەدەسە دووسێ کتێبم تێ کردو ڕۆم ئەمە ئیسە دەفتەرمە قەڵەم ماوەتانێ ئیسە مەسەلەن بۆ نمونە من لێرە توانم خەتاتی بکەم ئەتوانم زۆر مەشان نەکەم بە بابەتەکە مەسەلەن خەت نووسینە نۆتە بڵاوکش یعنی شتێکە هەڵیەگری ئەوان هەموو شتێکم لە ناو تابلێتەکەم ئایسە بۆ وەرکوێچم هەموو کتێبەکانم پێەیە لەوە زیاتر کە لە ماڵ هەمە باش بابێمەوە سەر بابەتی گرنگی کتێبەکە کە ئەمە مەوزوعەکەمان لەسەر ئەو بابەتەیە متنبي الله أعز مكان في الدنيا سرج سابح وخير جليس في الزمان كتابه فرمي بعزترين شوين بۆ مرۆڤ سواربوونی زینی ئەسپە لەسەر پشتی ئەسب بێ لەو سەردەما دیارەوە ڕەمز بووە ئەڵێ ئەعز مەکان في الدنيا سرج سابح سابح بە ئەو ئەسپانەوە تێکاتی ڕاکن ئەڵێ مەلەوانیەکەن سابح وەصفی یەکێک لە وەصفەکانی ئەسپ ئەڵێ عەزیزترین شوێن ئەفەرمێ وەخەیر جەلیس في الزمان كتاب باشترین هاوڕێیەک کە لەگەڵ یادانیشی کتێبە کەس وەک کتێب نییە کتێب شتی جوانی پێڵێ کتێب نەسیحەتی بێدەنگ تەکا کتێب عیبەکانە نازانێ کتێب دەردە دڵی لەگەڵاکەی ئەخوێنیتەوە ئەتواتە سەر شتگەلە بیری لێ ناکەیتەوە لەگەڵ پیتەکانیە بە ناو کۆڵانی پیتەکانی ئاڕۆت دەتواتە ناو دنیایەکی زۆر جیاواز ئەتکاتە کەسایەتیەکی زۆر جیاواز ئێمە لە ناو مەلا مستەلەحێکەیە تایبەتە بە مەلاوە وشەی خوێنەوار وشەیەکە لە زمانە معنای هەیە لە مستەلەحی مەلا معنایەکی ترێت نازم لای بەش هەروایە خوێنەوار ئەو کەسە نییە کە ئەلف و بێ ئەزانێ مەلای ینی لۆچی پێ پێ دڵم مەلا بشرا تۆش مەلای فەزڵێکی یا پێمان حەدمان نییە خزمەتکاری مامۆستایان تۆش هەر لای مەلا بوویتەوە هەر لە بنەماڵی مەلا ئەوە مەسەلەکە ئەوەیە ئەگینا من پێت هەڵم تاکید بە ئەو زارەوە زارەوەیکی مەلانە ڕاستە فەرمووی چییە بەکاردێنی وشەی خوێنەوار خەڵکوتیان خوێنەوار ینی خەڵک فێر بۆ ئەلف و بێ بخوێنێتەوە قوتعی سەر شتەکان بخوێنێتەوە ئەزانێت ڕەنگە بڕوانامەیەکی هەبێ و یا بڕوانامەیەکی بێ ئافرم یعنی هەر لەو کەسەی کەوا ئەزانێت بنووسێ و بخوێنێتەوە هەتاکو ئەوی کە دکتۆرایەکی کەوڵی هێناوەکە شەهادەی هەیە پێوترێ خوێنەوار لە عامە بەڵام لای مەلا بە کەسێوتە خوێنەوار کە کتێب داخلی جوزەیاتی گیانی بوو بێ یعنی کاتێ شتێک توت یەکسەر لە فەحوای تێ من زۆر درێژی ناکەمەوە بەس نمونەیەک تێرمە نمونەیە بۆ خوێنەوارەتان بۆ دێنمە دکتۆر بشرە باش ڕۆژێکیان ئاگادار میکرۆوتی کتێبم بۆ داناوە دیارەکەم بۆ داناوە ئەمانە و چۆن بیگەن و نازانم چی ئەلمهم خوا کەریمە ئینشەڵا ڕێم کەوتە سلێمانیە ڕۆژێک لە سیمینارێ لە شوێنە یەکمان گرت
وا ڕێککەوت دوای ماوەیەکی زۆر فەقیرە زۆریش چاوەڕێی منی کرد نازانم کتێبەکەی بەجیادا نابوو یان نازانم دەرحەڵ هاتمە سلێمانی ئاگادارم کردم کاکەم بەیان تێم بۆ سلێمانی و ئەوانە و شەڵاتیان بۆ کتێبەکە زۆر باش وڵای تر لۆکەیشنی ماڵتم بۆ بنێرە بابێن بۆ ماڵ و چوو ماڵیانم دۆزیوە گەیمە بەردەرگایان چۆن تەلەفۆنی بۆ بکەم ئەلو دکتۆر بشرا لە بەردەرگام وەرە دەرەوە ئەمە کەسێکی خوێنەوارە ئەدیبە بێت قسەیە بکەم بزانە کتێب بووەتە جزئێک لە گیانی تەسەوڕ ناکەم خۆی ئەوەی بیر کردوێت تۆیان مەبەستمەوە بوو بەس هەر بەڕاستی بۆ مەبەستە ناردم یعنی معقول نییە من وەکو کەسێک بانی وەکو کەسێکی بە ئاسایی بانی کەم مەحوی بەیتێکیەیە ئەڵێ کە تۆ کتێب بۆ ئەو کتێبی بۆ من دانابوو خۆی بێت من خۆماتم لێم وەرگر لەبەرەوەی مەسەل بۆ منانی باشە تۆ لە کەلاری تو من لە کەلار هاتووم بۆ سلێمانی چوون بۆ لای ماڵێن بۆی دیارەکەی لێ وەرگر باش چوومە نزیکی ماڵیان لەبەر دەرگاوە پێی لۆکەشنەکە چوون بەردەرگای ماڵێن نەکبدەم لە قاپیەکی هەڵەیە نازانم چی یان بە شێوەیەکی ئاسایی نەبێت وتم نامەیەکی بۆ بنێرم هەر لەو شوێنە جا بۆی بزانم بۆچی واڵم بەیتێکی مەحویەیە ئەڵێ سائیلی ئەو بەردەرەم وت ڕێک بەردەرگایە مش لە بەردەرگا بوو ئەڵێ سائیلی ئەو بەردەرەم وتم وتی تۆ گەدایم نەخوەتی شاهانە بۆچ مەحوی واڵێ ئەڵێ من بە مەحبوبی خۆم کە ئەو شێخی تەریقەتە کێ ئەڵێ پێم وت من سوالکەری بەردەرگای ئێوەم ئەڵێ جواب میدایەوە وتی پێم سوالکەریم فشەفشی پاشایانە چییە خۆتە دەیتە پاڵ دەرگاکەی من بە دەرگاکەی من بە منەوە ئەنازی بۆ خۆتەکەیتە سوالکەری بەردەرگای من ئەم نەخوەتی شاهانە بۆچ بۆ خۆتەکەیتە پاشە کەسێ سوالکەر بێ لە بەردەرگای منە شایە تۆ فشەبازیەکەی ئەڵێ سائیلی بەردەرگاتمە گینا بێژە سوالکەرێکی مطلقم تێبگەی لەو بیتە چەند فەحوای بەقوت هەر لە ئیلهامیەوە منش لەبەر دەرگای ماڵ دکتۆر بشرا بووم حەزم کرد بیتێکی بۆ بنێرم جارە بزانم نازانم پێی ناخۆشنە امتحانی بکەم بزانە هەر بە معنای کەلیمە دکتۆر بشرا ئەهلی ئەدەبە وشەیە چووەتە ناو دوایە ئەزان کتێبەکەی شیاوە بخوێنمەوە وانە نووسیم لەبەر دەرگا وەکو مەحوی غوڵامێک عفوان لەبەر دەرگا وەکو مەحوی گەدایەک بە نەخۆی شاهەوە وەستاوە سابێ يعني وەکو چۆن مەحوی بە نەخۆی شاهەوە چوە بەردەرگای ئەو وەستا ئەمە خۆم نووسیم نووسیم لەبەر دەرگا وەکو مەحوی گەدایەک بە نەخۆی شاهەوە وەستاوە سابێ ئەوە مەکردنەوە ئەوە ئاوێنەکە سێرەکە من زانیم دکتۆر بشراتە دەرەوە ئەوە هاکات خێرا یەکسەر ناناسم سارێژ نا یەکسەر من دابەزیم لە سارەکە و یەکسەر ئەم وشانە کامل ئەزانێت چی هەڵێم ئیتر من زانیم ئەم لە ئەدەب تێگەیشتووە تم بەخوا ئەمەد بۆ کەمە غەزەلێ دوای بۆ تەنێرم بۆسە غەزەلەکەشنا بۆ خوێنەوە طبعا کورتی بکەمەوە بۆتان غەزەل لە زمانی کوردیە لای شاعرانی کورد جیاوازە لەوەی لە عەرەب بەکەن عەرەب یعنی غەزەل بە معنای شعر بە باڵای ژنا بڵێیت و باس لە جوانی وەسف و دڵداری و شتی لەگەڵا بکەی غەزەل لای کورد معنایەوە نادا بۆ مانای سۆفیگەری عارفانەی ڕۆحی بۆ خوا توانی غەزەل بۆ من غەزەلەمەیە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مرشید غەزەلی وەصفی پێوتری غەزەلیش و ئەوانی شەروان هەمووی وایان کرد یعنی وشەی غەزەل لە کوردیا معنایە غەزەلە نیە عەرەب بەکاری دێنێ بە هەر حاڵ کردمە غەزەلێ بۆی نووسیمە کە دڵ نەکرێ لە بێ لەیلای ڕابێ وەکو مەجنونە بێ لەم کونجە دابێ نەماوە غەیری تۆ مەهڕوویە ئەمڕۆ کە خشڵی هەوری و سەڵتە و کەوابێ يعني لەم ڕۆژە مانگڕوویەک نییە لەم سەرزەویە خشڵەکەی بریتێ لە هەوری و سەڵتە و کەوا ئەوە بەس تۆ ماوی ئەینە خەڵکی سەژن گشتی کەرپەلی عەرەبیە کاتە بەر بەرحەڵ نەماوە غەیری تۆ مەهڕوویە ئەمڕۆ کە خشڵی هەوری و سەڵتە و کەوابێ ڕەقیبەی وت کە یا بوشرا غولامێ لە بیری کە نەوەک بێت و بەشابێ لەبەر دەرگا وەکو مەحوی گەدایەک بە نەخۆی شاهەوە وەستاوە سابێ بە نەشئەی سروەی تۆوە حەزینە ئەها بولبول دەخوێنێ بێڵە بابێ کە مژدەمدا خونا وەستایە سەر پێ بەسەر ناچم هەتاوی تۆ هەتابێ بە جلوەی بانەوی دی کەس نەزانێ کەلاری شەرحی داوە قەیدی نابێ خۆشە تێ کردووە کەلاری لە بە بەستی خۆت طبعا ئەبێ لە کۆتایی شعر خۆ تەخەلوسی شاعرە نازانی شاعرە بۆی شاعرەکە کەس خۆی نەکا بەهی کەس خۆی نەکا بە خاوەنەکەی من کەس نەیدزێ چۆن کەلاریە زانی شنێ زۆرن کەلاری ئاخرەوە وەسفی شعری کەسیان من صراحة غەزەلی نووسیوە و دەسە خۆش بێ دەست خۆش بێشم بەخۆ ینی تۆ جا گەورەی نواندووە حەزمان نییە دکتۆر ئەمرکە دەی تۆ قسە بکە لە خزمەتتان قسەی چی بکەم ئەمە بەشی ئەخیری بەردامەکەی تر بۆ تۆ
بۆ دکتۆر دەست خۆش بێ یاخوا منیش باش بە حاڵی منجی حەز دەکەم پرسیارێکی لەگەڵ پرسیاراتش دکتۆر خانی بکەم مەژ دوێ نقطەیدا بێ دیارکردن ئەی بۆ دۆ هەر پرسیارەکە بکە من پرسیارم نەکرد لە پرسیار ئەو بوو ینی ڕاستە مە هەمە پشتەوانن گۆ هەر کەس هەری کتاب بخوێنێ لێ هەموو کتاب زانستی تێدەیە ئەو نقطە زۆر گرنگە ژبەر گوت تێبیرامت زارۆکتیە مدە گەلێک جارە معلوماتی غەڵەت هاتن دوگاوا غەڵەت وت کتابی دەهەیە ڕاست با لە بەرە ئەمە جواب بدەمەوە باش ئینسان گەیشت بە جێگەیەک بزانێ بۆچی ئەخوێنێتەوە هەر کتێبەوە دەستیەوە بیخوێنێتەوە چون ئەگەر زانیەوە نیە نایخوێنێتەوە وەرە ئینسانێکە نازانێ بۆچی خوێنێتەوە هەر کتێبێکی دەستکەوت بیخوێنێتەوە ڕەنگە خۆیکی ئالۆز بێ و تێک بچێت بۆیە من ئالەم ئەستی خۆما هەست دەکەم هەر کتێبێک بخوێن وعیبی نییە بە نوکتەیەک چێژمی چون من خۆم تێگەیشتنێکم کتێبەکانی ئیسا پێ تەتبیقەکەم کتێب لای من وەک خۆی دەرناچوە هاتە لای من چواردەورەکەی ڕەشە بێتەوە لەکوێ هاوڕانیم لەکوێ هاوڕام لەکوێ تێبینیمەیە لەکوێ کتێبێکی تروەم ینی ئەگەر ڕۆژی خۆ ئەبی کاکوڕەکەی من بێتە خوێنەوار و کتێبەکانی من بخوێنێتەوە هەر کتێبێکی من بخوێنێتەوە چوار کتێبی پێ ناسیێنێ هێژم ڕۆڵەگیان ئەمە باشتر لەکوێ وتیاوە ئەمە لاوازیەکەی چیانی بەڕاستی کتێبەکانی من لەو سەردەمە پارەم پیاکرد چون مامۆستا جاسم وتی نێزیکی 30 دەفتەرمە ئەو کتێبانە وا خوێندومەسە و پارەم نەبووە بیان کڕم و کورتەیەکیانم نووسیە و هەنە ناوی دەفتەرەکانم جەلدی جوانم بۆ کردوون و هەرکێ تێتە ماڵمەنێژم بۆ خۆی کتێبخانەیەکە وێنە دەستی لێمەدەن چون هەر دەفتەرێ نێزیکی 30 کتێبی تیا کورت کریاسۆ پارەم نەبووە ڕستەیش تۆ ئەگەر فێر بوویت کێشەی ئێمە لەگەڵ کتێب و لەگەڵ سکرۆڵە ئەوەیە ئەم قوڵ نییە خەتی ئستدلالی تیان نیە کەپسولێکە ئەی خەیتە دەمتەوە و ئەچواتە زاکیرەی کورتخایەن و فۆرەنیش لە بیر دەچێتەوە 4 سعات واکەی دواتری چ نییە وەڵێ نیو سعات کتێبە 20 دقە کتێوێ خوێنیتەوە دواتر پاشخانێکی معریفە لە زاکیرەی درێژخایەن مەزانستیە دکتۆر ئای چۆن لە زاکیرەی درێژخایەن تا دروستەکات کە ئەم زاکیرەی درێژخایەن زۆر بەلاوە مویمە دکتۆر ینی ئەو بابەتی کەمانیشتمان بیرەچێتەوە جاری وایە لە نیو سعاتە بەشی زانیاری وەرەکەیتە هەر ئەوە خۆی 2 کیلومتر ڕێەکەی وەسەر شاشەکە تا هیچی شەبیر نامێ بە ئەمە دووپاتێکم و مادامێ گرنگە ئەوەی کە بە سکرۆڵێکی مەجای نادەیتێ لە شتێکە لە زاکیرە حافزەی کورتخایەن ئەچواتە حافزەی درێژخایەن ئەبێ یا گرنگێکی بێ یا مانای بدەیت یا چتێ ئەو نە مەجاڵی نادەیتێ مانایی پێبێتن کەتر تێتە جێکەی ئەمیش حەفت کۆ و کەمی 2 بەش چت لە زاکیرەی کۆتاخاینەوەیانی لە 5 بۆ 9 یەکێکی تربێ ئەگەر یەکێک نەناردوێتە زاکیرەی درێژخایەنێکێکە بێت لە بیر بچوات ئەو نەزوو تێریتی هیچ ناچواتە ژوور هەر ئەمەکە ئەوکە لە بیرەوات کەسەکان خۆیان تاقیب بکەنەوە دوێنێ ئەم هەموو چتانەکەوانە بۆم کورتکەەوە بە تەواوکەم بەخوا زۆر گرنگ وڵاکات منیش هەدێم هەیە ئەزانم هەدیەکانەوە ئەوە باش لێرە کات بدەنە من پیاوەتیتان سکرۆڵ زاکیرەی کورتخایەنە زاکیرەی کورتخایەن خەتی ئستدلال و تەفەکر دروست ناکە بەڵام کتێوە خوێندنەوە خەتی ئستدلالیە پێشەکیە مقدمەی سوغرا و کوبرا و نەتیجەس تۆ ئەکاتە خاوەنی حافزەیەکی درێژخایەن ئەم حافزەی درێژخایەنە وەختێک لە لای ئەو خشا و ژنەکەیە قەرارەگری پرسیارێک لێکە یەکێ لە سەرچاوەکانی ئەقلانیەت گەڕانە بە ناوی حافزەتە چتانێکە هەڵگرتەوە و کوڵاندوتە و پوختە کرا ئامادەست لە خۆ تێتە دەر ئەمە حازر جوواوی نییە یەکەم ڕستەکەی بشراخانێژم من ڕستەیەکی سایژم و ئەمەزانم ڕستە ئامەسە لێرانەوە لە ناوی 50 ساڵ تەمەن و کتێب خوێندنەوە تەلەبەییوە دەرتێت و با کتێبەکانیش بە پەلە معرفی بکەم وت کتێب ناوڵات سێ کتێبم پێ بڵێ من بە خوێنەوارەکانێژم ئەگەر گەرەکتانە خوێنەواری زرد نەبن ئەبێ لە هەر شتێک ئەخوێنەوە فەلسەفەکەی حاڵی بوون فەلسەفەی حاڵی بوون ینی معرفەت لەمەها مانای چییە؟ ئینسان وا لەکوێ مەجبورە مختارە نازانم چیە ئینسان شناسی هەستی شناسی معرفەت شناسی بەها شناسی هەر بابەتێکی زانستی نەزانی بیخوێنی تۆ معلقە لە مێشکتا ناچواتە جێ خۆی ئەگەر ئەوانە زانی من 4 کتێب و پێ ناسیێنم مەڵبەتە 4 نیە زۆرن وەلێژم 4 ئەگەر گەرەکتە تۆیش وەکو ئینسانێکی فەلسەفی بۆچی و بۆ هەیە و چۆن هەیەی جیهان مەوزوعەکان حاڵی بووە مێژن پێی فەلسەفە کتێبێکی بۆ 14 ساڵان نووسراوە بۆ لێ ئینسانی 100 ساڵانیش بیخوێنێتەوە بەسوودە دنیای سوفی وەسی جیهانی ئەوە زۆر گرنگە ئەگەر ئەخلاقێک شاپ پێویستی پێی بێ و گەدایش
حاکم و محکوم زندانی و زندانوان باشە گەرەکتە دکتۆر ناوەکانە پێ بڵێت چکۆی کاتنا گولستان و بوستانی سعدی سعدی آی، شیرین. گوڵستان. ئەخلاقی اجتماعی و ئەخلاقی ئینسانی و حکوومەت ڕاست. بابەکانی دەدانست لە دەبوارە باشە ئەگەر گەرەکتە لەم سەردەما لە کەسێکی غەیری مسلمان بابەتێکی جوان بۆ مانای زندگی تێبگەیت کە مانای زندگی چییە و دەوێستگەوا لە ژیانە ئەگەر لە هەر کامێکیانە بوێسی و تێڕامان بکەی بە سوودە کتێوی وێستگەکانی سڤنت بریکمەن فیلسۆفێکی دانمارکی سەردەمە و ئەگەریش گەرەکتە دوێنەی مرۆڤایەتی ئەمڕۆی مرۆڤایەتی و بەیانی مرۆڤایەتی لە کۆی هەموو کتێبەکانی جیهان تەلخیز کرابێ و بندێتە بەردەست و بیخوێنیتەوە و لێ تێبگەی سێ کتێبی یوواڵن و هەیە هێمۆساپینس ئینسانی عاقڵ ئینسانی خواگۆنە و 21 دەرس بۆ خڕنی کوردی کراوە. هەرسیان وەرگێڕاون لە کوردی کتێبی پێنج و شەش- وەرگێڕاوە بەڵێ. کتێوی چوار و پێنجی هاتووە پارەیەکی لێ دەرچووە ڕایاڵەیەکی لێ دەرچووە گەرەکتانە سەردەمی ئەی حاڵی بوون ڕایاڵێش بخۆن آخر قسە ئام یەک قەوسم پێ بێ ئەوانەی ژوا تااقەتی کتێب خوێندنەوەیان نییە وەختیان نییە مەجاالیان نییە کتێبە دەنگیەکان ئیبووکەکان وەکو مامۆساوتی ئیساتە ئای تەلخیسیەکات پۆتکاستەکان سوخەنڕانی و عالمە گەورەکان کە ترازی یەکە من و هەر کتێبێکیی نەتوانی بخوێنەرەوە پیدیفەکەی بۆ ئای بێژە کورتەکەیم بۆ دەربێت باش دکتۆر شتێکە لەم بەرپیا با من یارمەتی بم من یارمەتی تێم وڵا لطفکە هەڵبەتە بە کتێب من دەستمان پێ کرد بە کتێب دەستمان پێ کرد بە کۆتایی پێنی بۆ هەر مامۆستایی بە پێی خۆی کتێبم هێناوە باشە من نەبان خوازم نە مامۆستای ئاینیم حەزم لە ڕۆشنبیریە پێش ئەوە نووسرم بۆیە ئەڵە دیاری شوان یا شنگە یا ئاڵسەر یا کتێبە مامۆستا جاسم سەلیقەی شعری کلاسیکی هەیە بۆ جەنابیان ئەمەیان بۆ دکتۆر خەزنەوی چونکە عفوت خوا ئەو ساڵە مناقەشەیەکمان کرد لەسەر تەسەوف فەرهەنگێکە چەم و زارا تەسەوفەکانی تایە لە ئەدەبیاتی کوردیە ئەوە بۆ جەنابیانە ئەمە بۆ کاک سەنگەرە لەو سرە ئەمە ئەتوانین حقایەت کۆمەڵی حقایەتە هی ئەوە ئەمە هی جەنابتە کتێبێکی شعری پچکۆلێ لە بەروی جەنابە بەشێکی تری وەرگرتووە مە جەنابی خەزنەوی لە محبەتە عەدالەت نییە بۆ یەک لێی مەکە ئەمە بۆ کاکەخانی عفوت خوا کۆمەڵێک بەرهەمی جەنابی حەزرەتی شێخ معرفی نۆدەیە دوای 200 ساڵ ئێمە تحقیقمان کردووە ئەمە شار بۆ بەڵێ جەنابە هەتە ئەوە بۆ برادێکی تر لە پشتە ساح منەو کتێبانە ترسام ئەوەی تیابێ وتم نەوەک زاکرێ نەما بچکۆ کتێبانم لایە دەسەکانێ خۆش بێ بە کتێب دەستمان پێ کرد و بەم کتێبە جوانانەش کۆتاییمان پێێنە هیوادارم شتێکمان کرد بێ بافیس.